ساتی ئەنجامدانی قەستەرەی دڵی منداڵێکی تەمەن 1 ساڵە لە سەنتەری بوژانەوەی دڵەکە لەلایەن تیمێک لە پزیشکی پسپۆڕی وڵاتی ئەمریکا و پزیشکانی ناوخۆ. ئەو تیمە ئەمریکیە کە هێنراونەتە سلەیمانی بڕیارە چەند ڕۆژێک بمێننەوە و ڕۆژانە چەند نەشتەرگەریەک بۆ منداڵان ئەنجام بدەن. ئەم تیمە ئەمە بۆ جاری 39مین جارە کە سەردانی سلێمانیەکەن و هەڵەچن بە ئەنجامدانی کاری قەستەڕە و چارەسەرکردنی ئەو مناڵانەی کە نەخۆشی زگماگی دڵیان هەیە بۆ ماوەی 10 ڕۆژەمێننەوە لە نەخۆشخانەکەمان ڕۆژانە بە نزیکەی 4 نەشتەرگەری قەستەڕە و تەشخیسی و هەم چارەسەریش ئەنجامەدەن لە ڕۆژێکە. ئەو مەوادانی کە بەکارێنین بەڕاستی کەمێک کێشەمان لە مەواد هەبوو الحەمدوللا کەمێک حەل بووە حەلاکەین زۆرترین مناڵ چارەسەر وەرگێت تەمان هاتنێم تیمە بە هاوکاریەکی زۆر بەقووەت یا بەهێزی مناڵپارێزی کوردستانە بێگومان فەرمانگەی تەندروستی سلێمانی و دکتۆر سەباح هاوکارێکی زۆر پشگیرێکی زۆر باشمانە بە هەردوو لایەن و پزیشکە ناوخۆیەکانی خۆشمان پزیشکە بۆردەکانمان تەلەبەکانمان هەموو بەشدارن بۆ ئەوەی فێر بن زانست هەروەها لایەنی زانستی خۆیان بەرزکەنەوە هەروە خزمەت بە مناڵەکانیش بکەن. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ 39مین جارە ئەو تیمە پزیشکیە لە وڵاتی ئەمریکاوە لەسەر ئەرکی خۆی دەهێنێتە هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەو منداڵانەی کە نەخۆشی دڵیان هەیە. ڕێکخراوەکەمانکۆ هەم ساڵانی پێشوو بانگشتی ئەو تیمە پزیشکانە ئەکات کە بۆ چارەسەرکردنی کێشەی تەندروستی ئەو مناڵانەی کە لە وڵاتەکەمانە چارەسەری نییە و پێویستیان بە دەروی وڵاتە. ئەم ساڵیش بانگشتی تیمێکی ئەمریکی پزیشکی کردووە کە لە بواری پسپۆڕەکانی نەخۆشی دڵ پشکنین و قەستەڕە ئەنجامەدات. لە ماوەی ئەو 39 جارێک کە ئەو تیمە ئەمریکیە لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزەوە هێنراونەتە هەرێمی کوردستان زیاتر لە 500 منداڵ کە نەخۆشی دڵیان هەبووە چارەسەریان بۆ کراوە. ئەمە جگە لەوەی لە چەند وڵاتێکی ترەوە ڕێکخراوی منداڵپارێز چەندین تیمی پزیشکی دیکەی هێنا و چارەسەری منداڵانیان کردووە. پێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.